لەو هەموو جێی دەرێن وڵا ئەمە شوێنەکانی ئەمریکای بردمان دەکەین کاکە ئەوە شوێنی ئەمریکای نییە ئەوە مەطعەمە ئەوە کافتریایە ئەوە خەڵکی فەقیر لێرە دادەنیشی. ئەگەر پێم بڵێ چی بوو ئەوەی هات کاژمێر چەند بوو بۆ خۆت لێرە بووی؟ هێرشێکی تیرۆرستی دژمندارانەی ترسنۆکانەی گروپە میلیشایەکانە ئەگەر نا خەڵکی فەقیر چ بکە ئێرە پڕی منداڵی کاس بە پڕی خەڵکی فەقیرە لەو هەموو جێی دەرێن وڵا ئەمە شوێنەکانی ئەمریکای بردمان دەکەین کاکە ئەوە شوێنی ئەمریکای نییە ئەوە مەطعەمە ئەوە کافتریایە ئەوە خەڵکی فەقیر لێرە دادەنیشی ئەلێرە درۆن هاتە ژۆرێ تەماشاکە لێرەدا نەتەقی ئەگە تەقی باوە ماڵی 50 کەسی وێران دەکرد 50 کەسی شەید دەکرد هەمووش چێ منداڵە فەقیر منداڵی کاس نەتەقیەوەگە تەقی باوە وێرانی دەکرد الحەمدوللا تاخوا چمان کردی خوای گەورە جێڕایەوە. باشە کەس بریندار بوو لێرە؟ کەس بریندار نەبوو کەسیش شەید نەبوو الحەمدوللا ئەوە بە هەمووی هەیە. باشە زەرور زیانەکان زەرور زیان بە قوربانی توبی بە قوربانی ئینگۆبی زەرور زیان چییە مادام خەڵکەکە لەو قەڵەباڵغی خەڵک سەلامەتە الحەمدوللا مەمنونی خوای گەورەیە. باشە لێرە لە شوێنەکە نزیکی بازاڕە یەکەم جارە لەو شوێنانە ئاوا پارتیەکەوتە خوارەوە مەترسی دروست بوو کاکە مەترسی چ دروست بی کورد لە درۆنی ناترسی کاکە کورد لە ناو ماڵیشی بدا لە درۆنی ناترسی ئەوە قەزا و قەدەر چ بێ بەخێر بەسەر چاوم ئەوانە تەنها چاویان بە وڵاتی هەڵنایە بە کوردستان هەڵنایە تەواو زیاتر نادەیانێت تێکی دەن ناشتانن. باشە سەقفی باڵەخانەکە زۆر تێکچاوەتە لە پێش چاوتە تەماشا لە چێ هاتە ژۆرێ تەماشا ئەوە زەمیریانە ئەوە زەمیریان تاوانیان چییە ئێوە نیە ئەو ئەمریکینە ئەو فەرقە پشیلەی تەماشا بەرحاڵ حەزبی الله ونعم الوەکیل خوا بیانگەری. دەست خۆش کاک فاخر زۆر سپاس دەکەم وەک ئەوەی جوتان لێ بۆ ئەمە فاخر هەری کە خاوەنی چێشتخانەکەی خۆی باسی کرد ئێرە بەشی سەرەوەی چێشتخانەکە یاخود با بڵێن چایخانەیە لە قاتی سەرەوەی چێشتخانەکەدا هەیە و لێرە خەڵکی یاخود گەنجان کۆ دەبنەوە یاری و قسەی خۆش و دانیشتنی لی ئەنجام دەن بەڵام ئەمڕۆ درۆنێک درنگانی ئەمشۆ درۆنێک کەوتۆتە خوارەوە بە خۆی باسی کە درۆنەکە نەتەقیوەتەوە ئەگەر نا کارە ساتی دروست دەکرد.